الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا. يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابة الأخيار، صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. اللهم صل وسلم وزد وبارك على سيدنا محمد صلاة تفتح لنا بها أبواب الرضا والتيسير وتغلق بها أبواب الشر والتعصير. أنت مولانا فنعم المولى ونعم النصير. مسلمانانی بەڕێز ئیمانداران، سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. داواکارین لە خوای تەبارەک و تەعالا لە گوناه و تاوانی هەموو لایەکمان خۆش بێ و لێمان ڕازی بێت. ئیحسان و چاکەکردن لە ئاینی پیرۆزی ئیسلامە زۆر بایەخ پێدراوە و گرنگی پێدراوە. ئیحسان معنایەکی خاصی هەیە و معنایەکی عامی هەیە لە زبانەوانی عەرەبە و هەروەها لە ئیستیلاحی شەرعی و زاراوەی شەرعیە بەلای عولەما و زانایانەوە کە ئەڵێن ئیحسان وەک عولەما و زانایان فەرموویانە معاملة الخلق الحسنى في جميع الأقوال والأفعال إلا ما حرم الإحسان إليه بحكم الشرعي. ئیحسان چییە؟ ئیحسان ئەخلاقی جوانە، ڕەوشتی جوانە، چاکەکردنە لە گوتار و ئاکار و ڕەوشتە بەرامبەر هەموو مەخلوقاتی پەروەردگار ئیلا مەگەر ئەوەی کەوا خوا مەنعی چاکەی لێ کردووە بە پێی شەریعەتی پیرۆزی ئیسلام. معنایەکی خاصی هەیە کە لە عیباداتایە. عولەما و زانایان ئەفەرمون ئەو ئیحسانەی کە معنایەکی تایبەتی هەیە کە لە عیباداتایە بە ڕوکنی سێمی ئیسلامی دائەنێن، چونکە لەو حەدیسەی پێغەمبەری خوا وەرگیراوە صلی الله علیه وسلم کاتێکەوە حەزەرەتی جبریل ئەڕواتە خزمەتی پرسیاری ئیمانی لێکە، ئیسلامی لێکە، ئیحسانی لێکە، کە پێغەمبەری خوا لە وەڵامی فەرمێت الإحسان أن تعبد الله كأنك تراه فإن لم تكن تراه فإنه يراك. ئەمە معنای خاصی ئیحسانە کە ئیخلاصی تەواو ئەگەیەنە لە عیباداتە کە ئینسان خۆی یەکلایی کاتەوە بۆ پەروەردگار، کە معنای عیرفان و تەسەووفی ئەمڕۆ ئەگەیەنێت کە بەڕاستی و بە دروستی کە عولەما و زانایان ئاماژەیان پێ کردووە. بەڵام ئەوە ئیحسانی کە ئێمە مەبەستمانە لەم وتارەدا ئەوەیە کەوا بەڕاستی گەوهەر و جەوهەری عەلاقەت و پەیوەندیە لە بینی ئینسان و ئینسانەکانی ترا، لە بینی ئینسان و مەخلوقاتە، لە بینی ئینسان و حەیواناتە، لە بینی ئینسان و دروستکراوەکانی پەروەردگارە کە بەڕاستی هۆکاری پەیوەندیە، هۆکاری محەبەت و ڕێز و خۆشەویستیە، هۆکاری گەورەی و تەفاضل و ڕێز و ئیحتیرامە کە وەکو ئاماژەی پێکراوە خۆشەویستان. ئیحسان یعنی چاکەکردن. خوای تەبارەک و تەعالا لە زۆرێک لە ئایەتەکانی قورئانە، پێغەمبەری خوا لە زۆرێک لە فەرمایشتەکانی خۆیان باسی ئەم ئیحسانەکە بە مەفهومی عام، یعنی پێویستە مسلمانان، ئیمانداران، مرۆڤەکان صیفەتی ئیحسانیان تیابێ. ئیحسان یعنی وەک ئاماژەم پێکرد چاکەکردن لە گوتار و ئاکار و ڕەوشتە، لە صیفاتە، لە هەموو هەڵس و کەوتێکتا تۆ چاک خۆت دەربڕی، قسەیەکەی قسەی چاک بکەی، حرەکات دەکەیت و ئەجوڵەیت جوڵەکانت با چاک بێ، مای مەسلحەت بێ، مای ئیستیفادە بێ، مای سوودبەخشین بێ. بۆیە خوای تەبارەک و تەعالا لە وەصف و ستایشی چاکەکارانە، محسینینە، ئەوانەی کەوا صیفەتی ئیحسانیان هەیە بە مەفهومی عام و معنای عام و گشتی، ئەوەیە خوا فەرمێت إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى. خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت بەڕاستی خوا ئەمری کردووە، فەرمانی کردووە بە عەدل و عەدالەت و دادپەروەری، ئیحسان و چاکەکردن. ئیحسان و چاکردن لە بینی خۆت و براکەتە، لە بینی خۆت و خوشەکەتە، لە بینی خۆت و جیرانتە، لە بینی خۆت و شەریکەکەتە، لە بینی خۆت و مەخلوقاتی پەروەردگارە. و خوای تەبارەک و تەعالا ئەفەرمێت ئەهلی ئیحسان، ئەوانەی چاکەکارن، ئەوانەی ئیحسانیان تایە بە معنای عام و گشتی،
خوا بەسەرکەوتویان ناوەبا و سەرکەوتون بەختەوەر بوون بە محەبەت و مەعیەتی پەروەردگار کە خوایان هەمیشە لەگەڵایە. خوای تەبارەک وتەعالا فەرمێت وأحسنوا إن الله يحب المحسنين. ئێوە چاکەکار بن، چاکە بکەن، چونکە خوا محسینینی خۆش ئەوێ، خوا چاکەکاری خۆش ئەوێ. و لە ئایەتێک ترا فەرمێت إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوای تەبارەک وتەعالا لەگەڵ تەقواکارانایە، لەگەڵ پارێزەرانایە، لەگەڵ ئەوانن کە خۆیان لە گوناه و تاوان ئەگەڕێنەوە، ئەهلی تەقوان، دڵەکانیان نورانی بووە، و هەروەها والذین هم محسنون، ئەوانش کەوا چاکە ئەکەن و چاکە لە گوتار ئاکار ڕەوشت صفات و ئەخلاقیانە هەیە. و لە ئایەتێک ترا خوا فەرمێت إن رحمة الله قريب من المحسنين. ئەوانەی کەوا چاکەکارن، جنسی چاکەکاران، گرۆهی چاکەکاران بەڕاستی ڕەحمەتی خوا ئەبارێ بەسەریانە، ڕەحمەتی خوا لێ نزیکە، لەژێر سایە و سێبەر و لوتی پەروەردگارن. ئەمە بۆ ئەوانەی کەوا ئەهلی ئیحسانن. لە ئاەتەکانی قورئانە پێغەمبەری نازداریشمان صلی الله عليه وسلم لە چەند حەدیثە ئاماژەی بەمە کردووە بۆیە مسلمانانی بەڕێز. ئیحسان لە ئاینی پیرۆزی ئیسلامە، داگرندەیە بەسەر هەموو بەشەکانی ژیانە، بەسەر نێتە، بەسەر ئەخلاق و ڕەوشتی خۆتە کە بەڕاستی نێتی پاک بێت، چاک بێت، ئەخلاق و ڕەوشت وەکو ئاماژەمان بێت چاک بێت، گوتار و ئاکارت. چاکەکردن نەک بەس بەرامبەر بە ئینسانە، حتا بەرامبەر دەرەخت و گژوگیا، بەرامبەر بە حەیوانات، بەرامبەر بە جەمادات و بێڕۆحەکان. چونکە خوا ئەفەرمێت بە پێغەمبەری نازدار ئەی خۆشەویست ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها وادعوه خوفا وطمعا إن رحمة الله قريب من المحسنين. خوا ئەفەرمێت بە پێغەمبەر و ئومەتی پێغەمبەری خوا و گرۆهی مرۆڤایەتی ئێوە فەساد لەسەر ئەرزا مەنێرەوە، لە دوای ئەوەی کەوا ئەم ئەرزە ئیسلاح بووە، چاک بووە، خوا بەم شێواز و دەستورە جوانە دروستی کردووە، بەرهەمی هێناوە، ئاوا لە خزمەتی ئێوە مسەخەر کراوە بۆ ئێوە، ئێوە هەمیشە و دائیم دوعا بکەن، نزا بکەن، بپارێنەوە بە ترس و لەرزەوە، لەو خوا ڕەحمتان پێ بکە، ڕەحمەت بڕژێنێ بەسەرتانە، تەماعی بەهەشتان هەبێ، تەماعتان لە لوتفی پەروەردگار و ڕەحمەتی خوا و ڕەزامەندی پەروەردگارە هەبێ، پەنا بگرن لە خوا لە ئاگری جەهەنەم، لە عەزابەکانی دونیا و قیامەتی. إن رحمة الله قريب من المحسنين. رحمتي خوا لچاکەکارانەوە نزیکە. پێغەمبەری خوا فەرمێت صلى الله عليه وسلم ئەفەرمێ ئەی ئومەتە نازدارەکەم إن الله كتب الإحسان على كل شيء فإذا قتلتم فأحسنوا القتلة وإذا ذبحتم فأحسنوا الذبيحة. ئەم حەدیسەی ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە. ئەفەرمێ خوای تەبارەک وتەعالا ئیحسان و چاکەی بەس لەسەر مرۆڤ دانا بەرامبەر بە مرۆڤ، خوا ئیحسان و چاکەی داناوە لەسەر مرۆڤەکان بەرامبەر بە هەموو شتێک، بەرامبەر بە هەموو خاوەن کەبەدێکی کەڕ، هەموو زیر ڕۆحێک، بەرامبەر بە هەموو نەبات و جەماد و حەیواناتێک. پێغەمبەری خوا ئەفەرمێت کاتێک کە ئێوە حەیوان ئەکوشنەوە، سەری ئەبڕنەوە، ئەم حەیوانە با چاقۆکتان تیژ بێت، جوان سەری بڕن، ڕەحمتان هەبێ بەرامبەری، یعنی ئازاری مەدەن، لێی مەدەن، وەکو هەندێک قەساب کە پیکێک کێشە بەسەر گاکە، یا ئەو مریشکە یا ئەو مەڕە یا ئەو کاوڕە کە سەری ئەبڕێت چەند جار ئازاری ئەدا، یا چاقۆکەی کولە، ئەم ئازاردانە گوناهبارە بێ. خوا چاکەی نووسیوە لەسەر ئەوانش کە کاتێک کە ئەمی مسەخەر کردووە بە تۆ سەری ئەبڕی، ئەبێ نەرمونیانمی لەگەڵیا، ئەبێ بە چاکی و بە جوانی سەری بڕی بیکوژیتەوە. خۆشەویستان، کاتێک کە تۆ دوژمنەکەت ئەکوژیتەوە دوژمنەکەت، ئەبێ ئەو دوژمنەوە کە ئەیکوژیتەوە وەک تەحەدای زیاتر لێ نەکەی، فیشەکێک هێناوە بە کەسەکەتەوە یەک فیشەکی پێوەنی، نەک سەلێکی پێوەنی. إن الله كتب الإحسان على كل شيء. پێغەمبەری خوا فەرمێت صلى الله عليه وسلم. بۆیە دەستورێکی جوان لە ناو مسلمانانی قەدیما هەبووە، بە تایبەت لە سەردەمی عوسمانەکانە ڕەحمەتی خوایان لێبێ. بەڕاستی ئێستا ئەو دەستورە لە زۆرێک لە وڵاتانە ماوە. خۆشەویستان، ئەو دەستورە کاتێک کە حەیوانان سەر ئەبڕی، تورەکەیان کرد بەسەر حەیوانەکە بۆ ئەوەی کەوا ئەو حەیوانانەی کە سەر بڕاوە ئەو خوێنەکە لەوێ هەیە نەیبینێت، یا ئەو چەقۆشتە نەبینێت. ئەمە ڕەحمەتەن و شەفەقەتەن بۆ حەیوانەکە.
إن الله كتب الإحسان على كل شيء بويا بيغمبري خواه فرمت كأو حيوانا كشيت وتشغكو تيشكا با آزار نتشجت لسر برينكا خوشويستان أم إحسان وشاكية لسر همشتيكا إحسان برامبر براكت برامبر مناڵەکەت برامبر خێزانت برامبر کۆمەڵگا برامبر شەریکەت وەکو ئاماژەمان پێکرد ئەبێت تۆ چاک بی محسین بی ئەوسا گەیدە پلەی متەقین ئەوسا بەڕاستی خوا لە خۆت ڕازیەکەی ئەوسا خوا ڕەحمت پێیەکا خوا سۆزی هەیە بەرامبەرت خوا لە دنیا و لە قیامەتا بەختەوەرتەکا خوا لەگەڵتا بە لوتف و بە کەڕەمی خۆی بە ئیمداد و یارمەتی خۆی خۆشەویستان پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێت خوای تبارك وتعالى لە ئافرەتێکی فاحیشەکار خۆش بوو ئەزان لەبەر خاتری چی لەبەر ئەوەی ڕەحم و سۆزی بوو بەرامبەر بە سەگێک دوو لە ڕووی جەنابتان إن امرأة بغيا أي زانية پێغەمبەری خوا فەرمێت بەڕاستی ئافرەتێکی بەغی و نەگبەت و بەدبەخت و لاسار و زیناکار هەبوو رأت كلبا سەگێکی بینی ئەم سەگە زبانی دەرهێنا بوو لە تونیانا لە سەحرا و لە دەشتاییەکە کاتێک کە سەگەکەی بینی بەو شێوازە وتی ئەم شەوەکم منی لێ خۆماوە من چۆن ئێستا تینیم بوو چوم لە ناو بیرەکە ئاوم خواردەوە ئەم سەگەیش ئاوا زبانی دەرهێنا و خەریک ئەخنگە لە تونیا دیارە تینویەتی پێغەمبەری خوا فەرمێت ئەم ئافرەتە چووە ناو بیرەکە بە پێڵاوەکانی ئاوی دەرهێنا دای بە سەگەکەی لە توینەتی ڕزگار کرد پێغەمبەری خوا فەرمێت خوای تەبارەک وتەعالا لەبەر خاتری ئەوەی ئەو ڕەحم و سۆز و چاکەی بوو بەرامبەر بەو سەگە خوا لە گوناهەکانی خۆی بوو هیدایەتی دا بە ئیمان و ڕۆی إن الله كتب الإحسان على كل شيء خۆشەویستان و بۆ معلوماتیشتان هەر پێغەمبەری نازدارە فەرمێت خوای تەبارەک وتەعالا ئافرەتێکی پیرەژن سزا ئەدا لە قیامەتە ئەزان لەسەر چی لەسەر ئەوەی کەوا زوڵمی لە پشیلەیە کرد بە ئارەزوو بەویستی خۆی پشیلەیەکی گرت لە کۆڵانە و خستێ ماڵەوە زیندانی کرد بۆ ڕەفاهێت و خۆشگوزەرانی نەفسی خۆی کە بژانە ئەو پشیلە چۆن گیانی دەرەچێ و چۆن ئەمرێ لە برسا ئەم پشیلەی زیندانی کرد نەهێشتی نەبەری دابچێ لە دەرەوە ئەم پشیلە بگەڕە و شتێک بخوا نەمرێ لە برسا نەخۆی گشتی پێدا سجنی کرد بۆ ئەوەی کەوا بمرێ لە برسا بە ئارەزوی خۆی پێغەمبەری خوا فەرمی خوا لەبەر ئەو پشیلە کە ئەم زیندانی کرد و کوشتی لە برسا خوا لە ڕۆژی قیامەتە ئەو ئافرەتە قاتە جەهەنەمەوە جا قوربە سەرمان ئەوانەمان کەوا بۆ خۆشگوزارنی خۆمان ئازاری سەگمان دابێ ئازاری توولە سەگمان دابێ ئازاری پشیلەمان دابێ بە ئەنقەستی بە نەزانین نە ئینسان بە نەزانین بکوشێت ئینسان خوا محاسەبەی ناکات چونکە نەزان بووە قەتڵی خەتەیە لە ئیسلامە بەڵام بە ئارەزوو ئەوانەی کەوا سەگ دانێن و یکەن بە نیشانەشکێن ئەوانەی پشیلە دانێن و یکەن بە نیشانەشکێن ئەوانەی کلکی پشیلە و سەگ ئەبرن لەم ڕۆدا بۆ جادوگەرەکان و سیحر و جادووی پێکرد خوا پەنامان بە ئەم شتە زۆر بووە جادوگەرە مەلعونەکان ئەم خەڵکەی کەوا خۆی بە موسڵمان نەزانێ فێری جادوگەری بوون جادوگەرەکان داوای ئەوان لێکەن دەستی پشیلەیە قاچی پشیلەیە بە زندویی بۆیان بێنن خوا پەنامان بە ئازاردانی ئەمانە خوا ئازارت دەدا خوا لە مناڵەکەتەوە دەست پێیەکە وەڵڵاهی خۆشەویستان لەو قیسەسە واقیعانەی چیرۆکە ڕاستیەکانە باس کراوە ئەفەرمی ئافرەتێک لە ماڵەکەیە ئەم پاساری و چۆلەکە و ئەمانە هێلانەیان کردبوو بە تایبەت ئەمە پەرەسێلکە هێلکەیان کردبوو هێلانەیان کردبوو بێچۆکانی هەڵێ نابوو ئەو ئافرەتە لە حەیوانەکە بوو لە حەیوانی ماڵەکەیە هات هێلانەکەی لێ تێکدان و بێچوومێکی فرەداوە دەرەوە واللهی ئەفەرمێت خوای تەبارەک وتەعالا ئینتیقامی وا لێسەن ئەو پیاوە ئەو ژنێک کردە دەرەوە تەلاقی دا و ماڵ و مناڵی لێ شێوە ئەو کابرا لێی تێکچوو مجرد بەس لەسەر ئەوە کە ئەو ئافرەتە ئەزیەتی ئەو پەرەسێرکانەیدا ئەمە خۆی باسی کردووە کە وتوێتی من خۆم ئەزانم بەڕاستی ئەهل مەکەتە ئەدرا بشیعابها خاوەن ماڵ ئەزانێ ماڵچی تیا خۆی ئەزانێ چی کردووە الجەزاء من جنس العمل پاداشتەکەی لە جنسی کردەوەکەیەتی ئەزانێ پەڕێسێلکەی تێکداوە و هێلانەی لێ تێکداون وەیە خوا هێلانەی شاوتووە هێلانەی لێ تێکداوە
بۆیە ئاگادار بن ئازاری ئەو سەگە بەرەڵانە مەدەن، ئازاری ئەو پشیلانەی ماڵۆ مەدەن، ئەو مێر و شتانەی کەوا هەیە لە ماڵۆ بەڕاستی لە شەرع ئاماچەی پێکرابێت تۆ یەکەم جار ئیزنی دەی مێرووە لە ماڵەکەتە، مێشە مەگەزە مارە دوو پشکە یەکەم جار بڵێ بڕۆ بەو ئەهدوو پەیمانەی کەوا لە بەینی ئێوە و حەزەتی نوحا هەیە پێغەمبەری نازدارە هەیە ئەم ماڵە بەجێ بێڵن پێغەمبەری خۆم ئەگەر بەجێ نێڵا معنای وایە شەیاطین و نیەتی زەرەر هەیە ئەو کاتە ناوی بەرن نەک یەکسەر تۆ بێی نەوتی پیاکەی دەرمانی پیاکەی بیسووتێنی کە سووتان هەر حرام و جائیزیش نییە خۆشەویستان. بۆیە ئیحسان و چاکەکردن چۆن لە بەرامبەر منداڵەکەی خۆتە، بەرامبەر خێزانەکەت، بەرامبەر دراوسێکەت و ئینسانیت ئەیکەی بۆیەکەوە خوات لەگەڵا بێ و بەختەوەربی ئاوا بەرامبەر حەیوانات و حەشەرات و مار و مێروویش ئیحسان پێغەمبەری خوا فەرمێت واجبە و پێویستە لەسەر مسلمانان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرميت من قتل عصفورا عبسا عج إلى الله يوم القيامة يقول يا ربي يا ربي يا ربي إن هذا قتلني عبثا ولم يقتلني منفعة. أويت شوالكيك كوشيت شوالك ببي أويك واستفادة لك بور فاهد دل خوشي خوي أو شوالك للروج قيامتها يقي أجريت الله پروردگارا أي خواي من ئەمە منی کوشت بۆ ڕەفاهێت نەک بۆی کەوا سوودم لێ بینە و بمخوات کە خوا حەیواناتی مسەخەر کردەوە ئینسان چۆلەکەیە کە تۆ بیکوشی قڕ بەسەر ئەوەی تێکیەدا و هێلانەی تێکەدا و هێرگەکەی ئەشکێنەوە بێچۆکانی لەناو هەبا ئازاریان ئەدا والله خوا لە دنیا و لە قیامەتە ئازاریەدا. زۆر جار شتمان بیستووە بەتایبەت سەگە بەرەڵەکانی کۆڵانەکان والله لەم ڕۆژانە برادەر شتێکی بە باسکردم ئازار گەی بە جەرگ و بە دڵم تی لەو گەڕەکی ئێمە کۆمەڵەت و لە سەگەیە لەگەڵ دایکەکەیانە دوور لە ڕووی جەنابتان کابراک ئەهلی مزگەوت خۆی بە ئەهلی مزگەوت دەزانێ بەڕاستی بە بەرد کەوتەتە گیانی ئەم تو لە سەگانە و دایکەکەیان ڕاویانە نیە ئەڵێ ئەمە ئەبێ لێیان دەی شەرع فەرمێن بەناو شەرعی قسە بکەی بەناو دینەوە شەرع فەرمێت تۆ سەگ ڕاگر مەکە بۆ پێویستات نەبێ بەڵام نەیفەرمووە بیکوشێن نەیفەرمووە لێیدە نەیفەرمووە ئازاری دە شەرع فەرمێت گڵاوە بەڵام نەیفەرمووە خزمەتی مەکە دین ئەفەرمێ شەرع فەرمێ خزمەتی بکە هاوکاری بکە نانی بەرێ ئاوی بەرێ مێڵە برێ لە برچا چاکەی لەگەڵا بکە ئەحسەن الله خوا چاکەت لەگەڵاکە چاکە بکەی خوا چاکەت لەگەڵاکە خراپە بکەی بەرامبەری خوا غەزەبت لێ ئەگرێ خوا لە ناوت دەبا بۆیە ئاگادار بە زۆرێک لەو خەڵکانەی بەڵای بەسەرۆیە ناڕەحەتی بەسەرۆیە بە خۆیان بچێتەوە ئەزانێ ئەم خراپە ئەم بەڵا ئەم مصیبەتە بەسەری وەیەتی ئەوەیە ڕۆژێک لە ڕۆژان ئازاری کەسێکی داوە ڕۆژێک لە ڕۆژان ئازاری حیوانێکی داوە ڕۆژێک لە ڕۆژان خراپەی بەرامبەر ئاژەڵێ کردووە پێغەمبەری خوا جارێ وشترێکی بینی بارێکی زۆرە لێ نابوو فەرمی مەلعونە ئەو کەسەی ئازاری حیوانات بەم شێوازە ئەدا مەلعون ئەی نەفرەت لێکراوە لە ڕەحمەتی خوا دوورە پێغەمبەری خوا فەرمێت جارێ لە جاران پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە غەزایەکە چوار پێنج باڵندەی بینی بە چوار دەوری قافڵەکە ئاسوڕانەوە جیک و جاکیان بوو پێغەمبەری خوا سەیری کرد ئەزانێ ئەوە ئەم دایکانە دایکی بێچۆکانن دایکی بێچووی خۆیانن وەکو داوای شتێ بکەن پێغەمبەری خوا لە زبانن حاڵی ئەبوو خوا فێری کردووە عەلەمەهو شەدید القوا فەرمووی ئەم دایکانە بە دوای بێچۆکانیان ناگەڕێن لای ئێوە نییە ئێواڵتان نەگرتووەتیان قوربان لای ئێمەیە فەرمی هەمووی بەردەن هەمووی بەرەڵاکەن بێچووی ئەوانەیە هاتوون بە دوایانە پێغەمبەر پێی بەرڵاکردن چۆن هەڵتان گرتووە چۆن نازاری ئەوانەتان داوە پێغەمبەری نازار صلی الله علیه وسلم لە کتێبی دەلایل النبوة فەرمێت واللهی حەدیسەکە صحیحە لە باسی معجزاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە پێغەمبەری خوا لە زبانی ئاژەڵان تێگەیشتووە یەکێک لە معجزاتی پێغەمبەری خوا تێگەیشتن لە زبانی حیوانات ڕەحمەتە بۆ حیوانات سۆزی بۆ بەرامبەر بە حیوانات پێغەمبەری خوا چوو بۆ ناو قەومی بۆ ناو گەلێک مامزێکیان گرتبوو ئاسکێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاسکەکە سەری پێغەمبەریە کرد هەر بۆ پێغەمبەری ئەڕوانی پێغەمبەری خوا لێی چووە پێشەوە ئاسکەکە بە زبانی حاڵ کۆمەڵە سەری وە پێغەمبەری خوا لەقان پێغەمبەری خوا لە زبانی حاڵی بوو فەرمووی کێ ئەم ئاسکەی گرتووە کێ ئەم ئاسکەی ئازار داوە بۆچی نایەڵ بڕاتەوە لای بێچۆکانی ئەمە دایکە ئەمە بێچووی هەیە
ئەڵێ ئیجازەم بن ئەی پێغەمبەر پێیان بڵێ ئیجازەم بن بڕۆم شیر بە بێچۆکانم بم وعد و پەیمانەوە بێمە بە ناویان ئەو کاتە زیندانەکەن چیم لێکەنن بەڵام بێچۆکانم ێستا بێشیرن پێغەمبەری خوا پێی فەرموون وتیان قوربان هی ئێمەیە پێغەمبەری خوا فەرمی بەریدا با بڕوا شیر بە بێچۆکانی باوە گەڕێتەوە کابرای خاوەنی مامزەهە ڕاوچیەکە وتی ئەی پێغەمبەر کێ زەمانی ئەکا ئاسکە بگەڕێتەوە من زەمانی ئەکەم پێغەمبەر ڕەسوول الله زەمانی ئەکا ئاسەکە ڕۆی پاش ماوەیە هاتەوە ئەوەی کە لەوێ بوون لا إله إلا الله وأنك رسول الله ئەنجا پێغەمبەری خوا فەرمی ئەوە خاوەنی وعدی خۆی بوو پەیمانی خۆی بوو چوو شیری دا بە بێچۆکانی و گەڕایەوە ئەڵێ چیم لێکەن لێم کەن بەڵام ئەگەر ئێفرۆشی من لێ دەکڕمەوە کابرای خاوەنەکە وتی پێشکەشی تۆ بێ یا رسول الله بۆ تۆ بێ ئەی پێغەمبەری خوا پێغەمبەری خوای بەڕای کرد فەرمی با بچی بەلای بێچۆکانی اللهم صل وسلم وزد وبارك عليك يا رسول الله يا سيدي يا رسول الله ئەمە ڕەحمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم خۆشەویستان بەرامبەر بە حیوانات بەرامبەر بە ئاژەڵان بۆیە پێغەمبەری خوا فەرمێت ئەلا ئەخبیڕکە بأكرم أخلاق الدنيا والآخرة بەڕاستی ئاگادارتان کەم یا ئاگادارت کەم لەسەر گەورەترین ئەخلاق و ڕەوشتی دنیا لە قیامەتە لە دنیا و لە قیامەتە ئەوەیە کە بەڕاستی تۆ ئیحسان هەبێ ڕەحم و سۆز هەبێت بەرامبەر ئینسانات بەرامبەر مرۆڤایەتی بەرامبەر بە حیوانات بەرامبەر بە هەموو کەس بەڕاستی خۆشەویستان بە تایبەت ئینسانێت دواتر حیوانات حەشەرات بۆیە پێغەمبەر فەرمێت چاکە ئەوەیە کە تۆ جێبەجێکی کەسێک قەتعی سیلەی ڕەحمی لێ کردی تۆ بڕۆی ئەو نایە ئەو قەتعی کردووە تۆ بڕۆی قسەت لەگەڵا ناکە تۆ قسەی لەگەڵا بکەی مەنعی کردووە لە بەخشین پێت نابەخشێت تۆ پێی ببەخشی ئەمە ئیحسان و چاکەیە ئەمە ئیسلامە خۆشەویستان تۆی مسلمان تۆی ئیماندار چۆن بە ڕەحم و بە سۆزی بەرامبەر جگەر گۆشەکەی خۆت ئاوا بە ڕەحم و بە سۆز و بەرامبەر بە حیوانات و ئاژەڵان ئەینا والله خوای تەبارەک وتەعالا سزا دەدا ئەمڕۆ گروپەیە دامەوە بە ناوی پاراستنی ژینگە بۆ پاراستنی گژوگیا دار و درەخت بۆ پاراستنی ئاژەڵ و حیوانەکان ڕاومەنعکردن پۆلیسیان داناوە بەڵام ئیسلام 1400 ساڵ لەمەوە پێش پێغەمبەری خوا ئاماژەی بەمە کردووە بۆ پاراستنی ژینگە بۆ پاراستنی ئاژەڵەکان حیوانەکان کە ئینسان ئازاریان نەدا ڕەحمیان پێ بکە سۆزیان بێ بەرامبەریان خزمەتیان بکە نانیان باتێ ئاویان باتێ لە سەردەمی حەزی عومەری کوڕی خەتابە لە سەردەمی حەزی عومەری کوڕی عەبدولعەزیزە پێی ئەفەرمون بڕۆن لە زستانە لەسەر کێوەکان لەسەر شاخەکان دان ڕۆکن ئاو دانێن ئەمەی کەیسە ئەکرێت لە شوێنەکانە ئاو دانێن بۆ ئاژەڵ و حیوانات ئەمە دەستوری ئیسلامە لەو سەردەمانە ئاماژە بەمەوە کرا کە حیوانات کە ژووکێوەکانن نەبرن لە برسا نەبرن لە توینیا ئەمە خێرە ئیحسانە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت کابرای فەلاح کە زەرعاتەکە ئەگەر مێرولەیەکیش لێی خوا چاکەیەگا ئیحسانیەگا خێریەگا بۆیە بانێتی پاک بێ بانێتی ساقاتەوە بۆ خوا لەو کاتە کە ئەیوەشێنێ بڵێ خوایە لەبەر تۆ لەبەر خاتی تۆ ئەوەی لێ خوا فی سەبیل الله با خێری بگا ئەمە ئیسلامە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مەدرسە و دانیشگایەکی دانا ئەسحابەکانی وا پەروەردە کرد تابعینەکان عارف و خواناسان سید ئەحمەد ڕەفاعی دەرەجاتی عالی بێ ئەولادی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێک لە ئەولای کومەل ئەفەرمێت یعقوبی کوڕی ڕەزا ئەفەرمێت جارێکیان چوون بۆ خزمەتی دەستنوێژیە کرد ئاوا باڵێکی گرتبوو چوم زیارەتی کەم سێرم کرد باڵێکی ئاوا ڕاگرتووە زۆر عەجیبم لێ هاو دەستی نوقاندۆ باڵێکی ئاوا گرتووە بەرحاڵ هەرچوم زیارەتم کرد ئەنجا دوای زیارەت فەرمی خوا لێت ڕازی بێ بۆچی لێت تێکدان فەرمی چی وە قوربان فەرمی ئەو مێشولانە و ئەو مێرولانە ئەوە بە باڵی منەوە تۆزێ شیلەی پێوە بۆ ئەیان خوارد من خۆم ئاوا ڕام گرتبوو کەوا نەسڵەمێنەوە چونکە خوا ڕزقانە سەرەوێ داوە بەڵام تۆ هەمویان وسڵەماندەوە ڕۆشتن ئەمە لە مەدرسەی پێغەمبەرا پێگەشتووە ئێستش ئێمە پشیلەیەکە بینین سەگێکە بینین یعنی بە تاکە نەعل و بە بەرد و بە فیشەک معاملەی لەگەڵاکەین
تو لە سەگە لەگەڕی توایە لە کۆڵانەکەی توایە ئازاری ئەدەی خوا ئازار دەدا، خوا دڵت دەشکێنێ، خوا جەرگ ئەسووتێنێ، ئاگاتان لەوە بێ. خوا ئەم زوڵمە قبوڵ ناکە ئەگەر بەرامبەر ئاژەڵانی بیکەی، چونکە مەزلومە. لۆرە ئەگاتە لای خوا، دەنگ ئەگاتە لای خوا، بترسن لە خوا، ئازاری ئەو ئاژەڵە بەرەڵانە مەدەن. بەڵام پێویستە لەسەر دەسەڵات و حکومەتی بەڕاستی چارەسەرێکیان بکات. کاتێک لە گەڕەکەی توایە لە کۆڵانەکەی توایە ئازاری مەدە، بۆی کە تۆ تووشی گوناه و تاوان نەبی. خۆشەویستان، شوکرەلاتە بووە لە سنا. ماوەسە بەناحمەی قازی لە باسی کەراماتی مەشایخی هەورامانە، بەتایبەت حەزرەتی شاھ عوسمانی سیراجدینی یەکەم لە تەوێڵا ئەفەرمێ شوکرەلاتە کە لە سنا بووە، پیاوێک بووە، بۆیە پێدا شوکرەلاتە، ئەوەندە لاسار و نەکبەت و سەرسەری بووە. لە نەکبەتیان ناوێنا لاتە، لات یعنی ئیتر بزێ و نەکبەت، وەکو بڵێ ئەمڕۆ مەشروب خۆر و عارەخۆر و قومارچی و ئاوە. لات بەو شێوازە، نەک لات بە مەنا فەقیر و گەدا. لە جارێ لە جاران لە شەوێ لە شەوانە لە کۆڵانەکانی سنا کاڕواتەوە بەرەو ماڵ خۆیان، لەو کات و ساتە کۆمەڵێک بێچ و سەگ ئەبینێت تو لە سەگ دوو لە ڕووی جەنابتان، دەمیان ناوە بە گوانی دایکەکەیانەوە، دایکەکەشان لە برسانە ئەقوزێنێ، ئەوانی هەر لە برسانە ئەقوزێن و هاواریانە، سەرمایانە، بارانە، ناڕەحەتە. ئەمیش پاڵتاوێکی ئەسکەری گەورەی لەبەرایە، پاڵتاوەکە ئەدا بەسەریانە و ئەڕوا خواردن و وەشتیان بۆ تێنێت، تێریانەکا بەباشی، بە توولەچەکان بە دایکەکەیان گەرمیانەکاتەوە، ئەنجا ئەڕواتەوە. کابرا سەرخۆشە و لاتە و نەکبەتە، بەدبەختە و سەرسەری و عاقبەت شەڕە بە حساب. بەڵام کە ئەڕواتەوە ئیسراحەتەکە و ئەخەوێ شەو لە خەوا بە خزمەت پێغەمبەرەکە صلی الله علیه وسلم. الله ئەکبەر. پێغەمبەری خوا دەستخۆشی لێیەکە، ئەفەرمێت شوکرە لاتە، بچۆ بۆ خزمەتی سیراجەدینی یەکەم حەزرەتی شاھ عوسمانی سیراجدین تەوێڵا، با فێری ئیسلامت کا و لەسەر دەستی ئەو تۆبە بکە و گەڕێرەوە. ئەم شوکرە لاتە هەڵ ئەسێ لە خەو دەسەکا بە گریان و ئەڕوا بە خزمەتی سیراجدینی یەکەم و لەوێ تۆبە ئەکا و ئەگەڕێتەوە و دواتر ئەڕواتە حەج و لە شوکرە لاتەوە بێتە حاجی شکۆر. بەچی؟ بە بەزەی هاتنەوە بەو سەگانە و بەو توولە سەگانە. چەند نەفەری بەدبەخت بوو، نەکبەت بوو بەهۆی ئازاری سەگێکەوە، بەهۆی ئازاری پشیلەیەکەوە. وەڵڵاهی من خۆم خەڵکە ناسم، ئازاری پشیلەی داوە، خوای تەبارەک و تەعالا ئازاری داوە، عەینی ئازار کە ئازاری پشیلی داوەتەوە، دەستی شکاندووە خوا دەستی شکاندەتەوە، دەستی بڕیوە خوا دەستی بڕیوە. بۆیە ئین الله كتب الإحسان على كل شيء. خوای تەبارەک و تەعالا ئیحسان و چاکەی لەسەر هەموو شتێک نووسیوە. ئاگاتان لە خۆتان بێ، لە خوا بترسن، لە بەرامبەر ئینسانەکان، لە بەرامبەر حەیوانەکان، لە بەرامبەر هەموو مەخلوقاتی پەروەردگارە. پێغەمبەری خوا فەرمێت خوا چاکەی لەسەر هەموو شتێک نووسیوە، خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ و خوا لە هەموو لایەکمان خۆش بێ، خوا عاقبەتمان بەخێر بگێڕی، خوا دڵ و دەرمان پڕ لە ئیمان کەی، دڵ و دەرمان پڕ لە محەبەتی خۆت و خۆشەویستی پێغەمبەری نازدار بکەی صلی الله علیه وسلم. خوا بە ئیمان و محەبەتی خۆت و پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم بژین، بمرین، زیندوو بینەوە. یا ربی خوای لە دەپارڕینەوە، لە گوناهی خۆمان و باوکو دایکمان خۆش بی، ڕەحم و سۆز و میهرەبانی بڕژێنە بەسەر دڵ و دەرین خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و خاک وڵات و نیشتیمانمانە. یا ربی خوای گیان لە خۆمان و باوکو دایکمان ڕازی بە. یا ربی خوا شیفای جەستە ڕوحی هەموو لایەکمان بە، شیفای نەخۆشی ماڵەوەمان بە، شیفای نەخۆشی خەستەخانەکانمان بە. یا ربی خوای گیان ئەوانەی داوای دوعای خەیریان لێکردوین، ئەگەر نەخۆشیان هەیە خوای شیفای عەجزە پەلان بۆ بنێرە، ئەگەر گرفتیان هەیە و مەشاکیلان هەیە خوای بۆیان چارەسەرکە. یا ربی خوای قەرزدارن فەقیرن هەژارن خوای دەرگا ڕزقڕۆزیان لێ بکەرەوە. یا ربی خوای ڕزقڕۆزی حەڵاڵی هەموو لایەکمان بەی. یا ربی خوای منداڵان منداڵی ساڵحیان بەرێ، هەیانە و ساڵێنێ خوایە هی ئەوان و هی ئەمەی ساڵەکەی، هەیانە و مەفقودە و دیارنێ خوای بەیەکیان شادکەیتەوە. یا ربی خوای لە دەپارڕینەوە کوردستانمان پارێزراوکەی لە هەموو نەهامەتی و نەکبەتی و زاڵم و ستەمکارێک، لە هەموو خوێن ڕێژێک، لە هەموو ئەوانەی کەوا چاوی تەمەعن لەم خاک وڵاتە بڕیوە، لە دینمان، لە ئەخلاقمان، لە خاک وڵات و نیشتمانمان. خوا کاربەدەستی وڵاتمان بۆ ئیسلاحکەی، ئەگەر قابلی ئیسلاحن، ئەگەر قابلی ئیسلاح نین، زاڵمن ستەمکارن، دوژمنی دین و ئەخلاق و خاک وڵات و نیشتیمانمانن، دوژمنی ئەم میلەتن. یا ربی خوای لیان قبوڵ نەکەیت و لە کۆڵمانەکەیتەوە. یا ربی خوای لە دەپارڕینەوە بە ئیمان و مانژێنە، بە ئیمان و مان